ئێستا ئەوانەی کە تەکفیرمانەکەن تەکفیریان ناکەین بە هەموو خەڵک بزانێ ئێمە ئەهلی سوننەی بس ئەوان ئەهلی بیدعان بۆ ئەوان ئێمە تەکفیرەکەن ئەوەی کەوا خەوارج کردوێتی بە سەحابە بە تابعین بە ئێمە یەڵێن خوێن و ماڵ و هەموو شتێک حەڵال چونکە تۆ تاغوتی تو کوێی تاغوت کەوتویتە وای 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 بەڵام ئایا ئێمە تەکفیریان نەکەین نەخێر بۆ لەبەرەوە لە حرص و لە خۆشەویستی دین و لە غیرەت بۆ دینەوە ئاکەن بەڵام بەبێ عیلم هەروەکو چۆن خەوارج ئایا کافرن پرسیار لە عەلیەکەن دەڵێن نا ئەوان لە کوفر ڕایان کردووە لەبەرەوەی کافر نەبن ڕایان کردووە چۆن تەکفیریان نەکەین واروە ئەوانش تەبدیعمانەکەن لە خۆشەویستیان بۆ سنەت و مەنهەج و فڵان و هەر شتێک ئەڵێن بە ئێمە ئەڵێن نەخێر ئێمە تەبدیعیەوە نا بۆ تەویلە مۆزوعەکە علمە اجتهادە مناقەشاتی علمیە جا صفەتی ئەهلی سنە نایەت بۆ نمونە هەر کەسێک تەکفیری بکە تەکفیریک هەر کەس تەبدیع بکە تەبدیعیکە ئەوە مەنهەجی یەکێکە لە صفات بیخوێنەوە لە کتوبی ئەهلی علم یەکێک لە صفاتی ئەهلی بیدعاوەیە غیری خۆی تەکفیر و تەبدیعەکە بەڵام ئەهلی سنەوانی ئەوەستن تەکفیر ناکەن ئیلا بەعلم تەبدیع ناکەن ئیلا بەعلم و لە ضرورەتێکە